بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە ئەو هێرشە موشەکیە ناڕەوایی کە دوێنێ سوپای پاسدارانی ئێران کردیە سەر پایتەختی هەرێمی کوردستان و بەهۆیەوە چەندین کەس شەهید و بریندار بوون لە تەواوی جیهان. ئەگەر تەواوی جیهانی زۆربەی وڵاتانی زلهێز قسەیان لەم بارەوەیە کردووە و بە تاوانیان لە قەڵەمداوە. ئێمە دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. میوانێکمان هەیە، میوانەکەمان زۆر بەڕێز مایل کاگن گوتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕاستەوخۆ لە ڤێرجینیاوە لەگەڵماندایە. بەڕێز کاگن سلااوتان لێبێ، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر باشە. بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دەڵێت هەوڵی پێویست دەدەن بۆ پاراستنی هەرێمی کوردستان. خوێندنەوەتان بۆ ئەو قسەیە چییە؟ چۆن دەیانەوێت هەرێمی کوردستان بپارێزن؟ ئێوارەتان باش، زۆر خۆشحاڵم جارێکی دیکە بەڕێز حاکم لەگەڵ جەنابت و لەگەڵ هەموو بینەرانی کوردستان 24 بم. تراژیدیایەکی دیکە لە عێراق ڕوویدا و ئەمە بەردەوامە، ئەتوانم بڵێم بۆ 20 ساڵە ئەم هێرشە تراژیدیایانە، ئەم شەڕە لە عێراق بەردەوامە. ئێستا توندوتیژیەکان گەیشتونەتە کوردستانیش. خۆشحاڵم کە دەبینم ئیدانە دەکرێت، ئێران ئیدانە دەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ناویشیاندا ئەمریکا. بەڵام تێبینی شتێکی گرنگم کردووە کە بەغدا و حکوومەتی فێدراڵی عێراق ئیدانەی ئێرانی کردووە بەناو. ئەمە گرنگە. وەکو سەرۆک وەزیران محەممەد شیعل سوودانی لە داڤۆسەوە ئیدانەی کردووە و ئەوەی نیشانداوە و بەڕاگەندراوی فەرمیش ڕایگەیاندووە ئیدانەی ئێرانی کردووە بۆ ئەو هێرشە ئەنجامی داوە. بەڕێز کاگنز بە خۆت باش دەزانی یەکێک لە دۆستە هەرە نزیکەکانی ئەمریکا کووردە، گەلی کوردستانە لە ناوچەکە. پێدوانیە کاتی ئەوە هاتبێ ئیتر دەبێ ئەمریکا بڕیاری خۆی بدا دۆستەکانی خۆی هەڵبژێرێ، کامانە دۆستی ئەون و کامانەش دۆستی نین؟ ئەمریکا دانی بەوە داناوە وەکو هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە بۆ یەکێک لە ئامانجا با بڵین ئابووری و ئاسایشیەکانی لە عێراقدانی بۆ داناوە هەرێمی کوردستان گرنگە. یاسایە کە بوو ساڵی ڕابردوو، یاسای بەرگری پێ دەڵێن کە سەرۆک بایدن واژەی لەسەر کراوە و لێکۆڵینەوە دەکرێت بۆ ئەوەی کە بەرگری ئاسمانی و هەروەها دژە موشک لە عێراق جێگیر بکرێ. ئەمە یەکێکە لەو دانانەی و نیشاندانی بەهێزی ئەو پەیوەندی کە لە نێوان ویلایەتیەکردوەکانی ئەمریکا و کوردستان هەیە. کێشە گەورەکە ئێرانە. ئێران ئەم موشەکە بالیستیانە، ئەم هێرشانە بەکارهێنێت بۆ کوشتنی خەڵکی سڤیل بەڕێز پێشڕە و دزەیی و منداڵەکەی ژینە کە بەداخەوە گیانی لەدەستداوە. ئێران ئەم هێرشانە بەکارهێنێ بۆ ئەوەی کە توانای تەکنەلۆژی سەربازی خۆی لە موشکی بالیستی نیشان بدا، بۆی کە بتوانێت بڵێ موشکەکانم دیاری کراون و زیرەکن و لە ئیدلبیش بە هەمان شێوە هێرشی ئەنجام داوە. ئەمانە هەموو هەڕەشەن بۆی کە بە ئیسرائیل بڵێ کە من دەگەمە ناو خاکەکەت و لە ڕێگەی موشکی بالیستیەوە. زۆر باشە بڕێز کاگنز، کەواتە ئەگەر بە ئاسانی دەگاتە ئیسرائیل دەتوانێت موشک بگرێتە ئیسرائیل، بۆ نایگرێتە ئیسرائیل؟ بۆچی هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان کە بەشێکیشە لە خاکی عێراق؟ ئێران دەیەوێ بەم هێرشانەی بۆ سەر کورد پەیام بگەیەنێ و نایەوێت کە هێزێکی ئابووری بەهێز بێ لە ناوچەکە
پێم وابێ ئێران ئەم هێرشانەی بۆ سەر هەولێر بۆ کوشتنی بزنسمانێک هۆکارەکەی ئەوەیە کە ئەم هەفتەیە سەرۆکوەزیران بارزانی واشاندی کورد بەوە بەرهێنەر و بازرگانیانەوە لە سوئیسران بۆی کە پیشانی بدەن و کوردستان ببەنە ئاستێکی دیکە و وەک پیشانی بدەن کە کراون بۆ بەرهێنەری بیانی ئێران نایەوێت کە کوردستان ببێتە هێزێکی ئابووری لە ناوچەکە بۆیە کە لە ڕێگەی تیرۆرەوە لە ڕێگەی کوشتنەوە ئەم بۆ بەرهێنەرانە لە ناو دەبن. زۆر باشە بەڕێز کاگەنس ئەم هێرشە موشەکیانەی سەر هەرێمی کوردستان پێشێلکاری سەروەری عێراق نییە ئەوە ئەگەر عێراق سەروەری هەبێت ئەم هێرشانە بە دڵنیاییەوە پێشێلی سەروەری عێراقا و ئێمە بینیمان کە سەرکردەکان لە بەغدا هاتنە هەولێر ئەمڕۆ و چوونە ماڵی کاک پێشڕە و دزەیی و بە ئاشکرا وتیان کە ئەم ماڵە ئەم خانووە موسادی ئیسرائیلی لێرە نەبووە ئێرە خێزانێکی ئاسایی سڤیل لێرە ژیاون بە دڵنیاییەوە ئەمە پێشێلی زەقی سەروەری عێراقە و کوشتنی خەڵکی سڤیل و بێتاوان و بێدیفاعە بەڵام پرسیارەکە ئەوەیە دەبێ بە دوای ئەمە چی بێ چی بکرێ ئایا عێراق سزا ئەخاتە سەر ئێران ئایا سزای ئێرانەدا ئایا دیبلۆماتکارەکانی ئەنێرێتەوە باڵیۆزخانەکەی داخە باشە ئایا عێراق داوای هاوکاری لە وڵاتانی دراوسەی دەکا وڵاتانی ڕۆژئاوا دەکا بۆەوەی کە بێن هاوکاری بکەن و بەرگری بکەن لە بەرامبەر لەشەکانی ئێران زۆر باشە بەڕێز کاگەنس کوردستان دەوڵەت نییە هەرێمێکە بەشێکە لە عێراق بەڵام عێراقیش بە هیچ جۆرێ خۆی بە بەرپرسیار نازانێ بەرامبەر هەرێمی کوردستان کەواتە کورد چی بکات پەنا بۆ چۆ ببات بۆ ئەوەی پارێزراو بێت عێراق دەڵێ و عێراق دەڵێ بەرپرسیارەتی منە بۆ پاراستنی سنوور و هەرێمی کوردستان و عێراق کاتێک کە لێکۆڵەرەکان هاتنە هەرێمی کوردستان و تێگەیشتن کە ئێرە شوێنی موساد و ئیسرائیلی نەبووە ئیتر ئەو کاتە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە سەر شانی حکوومەتی عێراق بۆەوەی کە بەرگری بکە و لەلایەنی یاسایی و سەربازیەوە جارێکی دیکە ڕێگە نەدا ئەمانە دووار ببنەوە. زۆر باشە زۆر بەڕێز مایڵ کاگەن گوتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕاستەوخۆ لە ڤێرجینیا لە ئەمریکاوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. Good evening.